سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش. ئەمڕۆژ هاتینەوەلاتان بە پرۆگرامێکی تازە، ئەنجا باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆکەین، ئەویش فتقە. بە ورد و درشتی باسیەکەین کە شتێک کاریگەریە کاتە سەر فتق وە خۆی خودی فتق چییە. ئەمڕۆ باسیەکەین بینەرمان بن. ئەمڕۆ لەگەڵ ڕاسانە باسی ئەو بابەتەکەین. سڵاو لێ بە ڕاسان. سڵاو لیندەگیان چۆن حاڵە باشە؟ زۆر سپاس دەکەم. هیوادارم هەر تەندروست باش بیت و هیوای تەنووسێکی زۆر باشیش بۆ بینران و بۆ هەموو بیسەران دەخوازم. لە بەرنامەی ڕۆمانەوەکو لیندا ئاماژەی پێەیە باس لە یەکێک لەو دیاردانەکەین کە لە نێو کۆمەلگایە زۆر بەوە ناسراوە کە بەرزکردنەوەی کێشی زۆر یان هاتو هاوارکردنی زۆر ئەمانە هەموویە بنە هۆکاری فتق. بە ورد و درشتی ئەمڕۆ باس لەوەکەین کە فتق خۆی چییە، ئەم بەشەکە لە جەستەی مرۆڤێتە دەرەوە ئەکرێت چیت یابێ و تا چەندێ سامناک و خەتەر و هۆکارەکانیشی باسەکەین بێگومانەوەی کە لە ناو خەڵکا باوە. بەڵام پێشەوەی بچینە سەر تەوەری سەرەکی ئەمڕۆمان کە فتقە، لیندا ئێمە هەمیشە لێرە چاومان لەسەر تازەترین و گرنگترین دۆزینەوەکانی ڕۆژەوە چاومان لەسەر ئەو بابەتانەیە کە ئەبنە هۆکاریەوەی لە داهاتووە هەم لە هەرێمی کوردستانەوە لە سەرانسەری جیهانە ببنە هۆکاریەوەی کە شێوازی چارەسەر بەرە و لایەکی تر بەرن بەرەو بێگومان لایەکی باشتر. یەکێک لەو بابەتانی کە کەمێکترە چینەسەری بابەتی شێرپەنجەی خوێنەوە، ئەو شێرپەنجەی کە سەرچاواگرێت لە گرفتەکانی دروستبوونی خوێنەوە. نەشتەرگەری چاندنەوەی مۆخی ئێسک یەکێکە لەو نەشتەرگەریانی کە بۆ ئەم دۆخە ئەنجامەدرێت بۆ بابەتی شێرپەنجەکانی خوێن. وە خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانەی هیوا کە بۆتە پێشەنگی ئەم بابەتە چاندنەوەی مۆخی ئێسک ئەنجامەدرێت بۆ ئەو چارەخوازانی کە بەدەست شێرپەنجە درێژخایەنەکانی خوێنەوە وەکو لیوکیمیا و لیمفۆما و نەخۆشیەکانی ساراسیمیاوە ناڵێنن. ئێستا خۆشبەختانە و گواسم کرد لێرە ئەنجامەدرێ و سەرکەوتنێکی باشیشی بەخۆی بینی و بەڕاست دەستخۆش ڕاستان ئەنجا ڕاستان هەر بۆ ئەو مەبەستە ئەچین بۆ لای دکتۆریات نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا. سڵاو لێ بێ دکتۆر. سڵاو لێ و لە بینەرانیش زۆر هەر بژیت. دکتۆر ئەگەر پێمان بڵێیت نەشتەرگەری چاندنەوەی مۆخی ئێسک چییە و زانیاری زیاترمان بیت تێسەبارەت بەم بەرەو پێشچوونە. سپاسانەکەم. بەنسبەت نەشتەرگەری چاندنەوەی مۆخی ئێسک زۆر جار هاوڵاتیان لەوە چێ مەفهومیان وابێ کە ئەمە بریتێ لە نەشتەرگەریە وەکو نەشتەرەکانی ترکە کردنەوەی با بڵین یاخود چەقۆ بەکارهێنان یان کردنەوەی گیانی ئینسانە یاخود جسمی مرۆڤە. بەڵام لە ڕاستی ئەمە پرۆسەیەکە وەکو هەر پرۆسەیەکی تری وەرگرتنی ئەو چارەسەرانی کە لە نەخۆشخانەی هیوا و لە سنتەرە شێرپەنجەکان بەکاردێت. فکرێ لە چاندنەوەی مۆخی ئێسکەوەی ئەو نەخۆشانی کە تووشی بەشێک لەو حاڵەتانە بن کە خۆتان ئاماژەتان پێدا لە لیمفۆما یاخود شێرپەنجەکانی خوێنە. زۆر جار ئەمانە بە فترێک لەژێر چارەسەری پێویست دەبن لە بەشی شێرپەنجەی خوێن لە نەخۆشخانەی هیوا. پاشان ئەچنە فترێ یاخود با بڵین ئەتوانین بڵین سوڕی چاکبوونەوە. لەم کاتەیە ئەتوانرێت کە چاندنەوەی مۆخ بۆ ئەم کەسە بکرێ بۆ یەکتر ئەم کەسە ببێت بە چاکۆبوویەکی 100% واتە ئەبێتەوە بۆی کە تۆ بتوانی مۆخی ئێسکی وەکو کەسێکی ئاسایی یاخود کەسێکی کە لە شتاغە بکەیت کە ئەم پرۆسەیە جاری وایە لەگەڵ نەخۆشەکە خۆی ئەکرێت هەر لەگەڵ خۆیە جاری واشە بەخشەری ئەبێت لەلایەن کە سوکاری دەرەجەیەکیەوە بەپێ ئەو پشکنینانەکرێت. حاڵەتیشمان هەیە بە ڕاستی بەخشەری دەست ناکەوێت لە کە سوکاری خۆی. ئەو کاتە ئێمە دەتوانین بە هەماهەنگی لەگەڵ وڵاتانی کە لە دەرەوەن کە بانقی مۆخی ئێسکیان هەیە لێوە دەیانێرین و لێوە بۆیان دەکرێت. ئەمە کۆی پرۆسەکەیواتە پرۆسەکە هیچ ڕاستە ناوی نەشتەرگەریە بەڵام وەکو نەشتەر نییە نەشتەرێکیا بەکاردێ تەنها پرۆسەیەکی زانستیە لە بەکارهێنانی چەند جۆرێک چارەسەر و مانەوەی نەخۆش بۆ نزیکەی زۆر جارەگاتە مانگێک لەناو نەخۆشخانە. ئەوەی جێی دڵخۆشی ئێمە بوو لە چەند ڕۆژی ڕابردوو ئاگادارن کە توانیمان بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق یەکێک لە هەرە پرۆسە وردەکانی چاندنەوەی مۆخی ئێسک ئەنجام بدەین بۆ چارەخوازێکە لە شاری دوهۆکۆ هاتبوو کە خۆتان ئەزانن تاکە سەنتەر لە هەرێمی کوردستان بۆ چاندنەوەی مۆخی ئێسک لە شاری سلێمانی و لە نەخۆشخانەی هیوایە و بۆ توشبوانی سالاسیماش لەسەر ئاستی عێراق تاکە سەنتەری وتوانی ومانە هەنگاوی فعلی و باش بنین. ئەویش بەهۆی ئەو هەماهەنگی کە هەمانە لەگەڵ سەنتەرە پێشکەوتەکانی دەرەوە بە تایبەتی لەگەڵ وڵاتی ئیتاڵیا کە پێشتریش لە سەرەتای دامەزراندن تیمێکی ئیتاڵی لێرە بوون چونکە خۆتان ئەزانن ئیتاڵیەکێکە لە وڵاتانی کە بەرەو پێشچوونی زۆر باشی بووە لە پرۆسەی چاندنی مۆخی ئێسک یەکێکە لە وڵاتانەی گەورەترین بانکی هەیە تایبەت بەو بوارە. بێگومان دکتۆر دەستە خۆش بێ من پێم خۆشە لێرەوە دەستخۆشی خۆم بۆ بەڕێزت بۆ ئەو ستافی پزیشکە دڵسۆزەی کە ئەم نەشتەرگەریانە ئەنجامێن و لە بیریشی نەکەم بۆ ئەو بەخشەرانەی کە ئامادەی ویان تایە کە ئەم مۆخی ئێسکی خۆیان بەخشن تاوەکو ژیانی کەسێکی تر ئاسایی بێتەوە لەم نەخۆشیە بە دوور بن. دکتۆرەوەی کە زۆر گرنگە لەلام حەزەکەم پرسیاری ئەوە بکەم ڕێژەی سەرکەوتووی ئەم نەشتەرگەریە چۆنە و دۆخی ئەو نەخۆشانە چۆنە کە ئەم بابەتیان بۆ کراوە ئەم پرۆسەیان بۆ ئەنجام دراوە.
من ئەتوانم پێت بڵێم بە نزیکەی ئێمە تا ئێستا لە ساڵی 2016ەوە نزیکەی 523 حاڵەتی پرۆسەی نەشتەرگەری یاخود چاندنی مۆخی ئێسکمان ئەنجام داوە. ئەتوانم پێت بڵێم بەپێی ئەو ستانداردای کە هەمانە و بەپێی ئەو پرۆسەی کە هەمانە داتاکان کە ئێمە لەگەڵ سیستەمێکی پێوترێ EBMT کە سیستەمێکی عالەمیە، ئەتوانم پێت بڵێم خۆبەخشبەختانە توانیومان لە هەندێک لە سنتەرەکانی دەریشەوە سەرکەوتنمان زیاتر بوو بێ. واتە ئەتوانم بڵێم بە سوپاسەوانێ کە توانیمانە بۆ ئەو ستافماندووی کە جەنابە دووتت لەوێ ئیشیان کردو توانیوانە نەک لە خوار ستانداردەوە بن بەڵکو لە سەر و ستانداردەوە بن. بەڵام بێگومان طموحی ئێمە لە ئاست ئەوانیە کە ئێستا جێبەجێگەین، چونکە لە پلانمانە ئینشاءڵڵا لە ئێستادا ژمارەی ئەو بێدانی کە لەو سنتەرە هەیە فراوانتری بکەین بۆی بتوانین نەخۆشی زیاتر و چارەخوازی زیاتر وەربگرینەوەی پێویست بێ بۆیان جێبەجێ. دەست خۆش دکتۆریات لێرەیە پرسیارێکێت ئاراوە پێش ئەوەی ئەو پێشکەوتنە بکرێت چارەخواز چی ئەکرد بۆی چارەسەر وەربگرێت سەبارەت بەم نەخۆشیە؟ بەڵێ بێگومان پێشتر ئەم نەخۆشانە هەمووی دەنێراتە دەرەوەی وڵات. تۆ کە نەخۆشەکە نێریتە دەرەوەی وڵات بۆ هەر پرۆسەیەکی پزیشکی جا چانەی مۆخی ئێسک بیاخود هەر جۆرێکی تر بێ زۆر جار ئەستەنگی ناردنی نەخۆش مانەوەی نەخۆش خۆتەزانی سیستەمی وڵاتی ئەمە سیستەمێکە بۆ هەموو وڵاتانی تر پێویستی بە ڤیزێ ئەمانە هەموو ئەرقەلە بوون و تێچووشیان بۆ معلوماتان لە دەروی وڵات لە وڵاتی ئەردەن لە وڵاتی هندستان لە وڵاتی ئیتاڵیا ئەمانە تێچویان دەگاتە نزیکەی 10 دەفتەر بۆ 14 دەفتەر. ئەمە جگە لە تێچووی مانەوە و ڕۆشتن و لەوێش کە هەندێک جار پێویستیان بە هەندێک جۆری تری چارەسەرە بێ. بەڵام لێرە ئێمە توانیمانە کە بێ بەرامبەر بێوی نەخۆشەکە هیچ بڕەپارێک بدات کام لەو پرۆسەی کە پێویستێتی کە کۆتانە خۆش کە کردمانۆکو یەکەم نەخۆش لەسەر ئاستی عێراق زیاد لە 1 مانگ لەناو نەخۆشخانە ماوەتەوە هەموو پێویستیانی کە بووی پێویست بەوەی جێبەجێکرا. زۆر باشە. دکتۆریات حەزەکەم من پرسیارەش هەر زۆر گرنگ بوو لەلام بەڕاستی مژدەمان پێ بە سەبارەت بەوەی کە ئەتوانین بڵین ئیتر لە مەولا خەسخانەی هیوا نەخۆشخانەی هیوا ئەبێتە سنتەرێک و ناوەندێک بووی کە چیتر نەخۆش پێویست نەکە ئەم بڕەپارە زۆرە سەرفکایان ئەم هەموو قەلەقی و ڕاڕاییە کە بچێتە دەرەوەی وڵات چارەسەر وەربگرێ. ئەتوانین بڵین ئیتر نەخۆشخانەی هیوا ئەبێتە ناوەندێک بووی کە ئەم چارەسەرە بێنێتە ناو خۆ بێنێتە هەرێمی کوردستان. بەڕاستی پێت بڵێم ئێمە کە پرۆسەکەمان ئەنجامدا بۆ یەک نەخۆش ڕاست ئێمە پێشتر چانی مۆخی ئێسکمان کردووە وەکو پێم وتی تاکە سنتەرین بۆ سالاسیمیا لە عێراق. بەڵام وەکو ئەم پرۆسەی کۆتاکە پرۆسەیەکی قورس و ورتر بوو بەراورد بە پرۆسەکانی تر من ئەو عادەت پێ دەیەم کە ئێمە بتوانین نەخۆشێک بکەین دەتوانین سەدان نەخۆشیشکەین. بەڵام ئەوەی گرنگە بە لاشمەوانێک هەم من لێرە پەیامێک هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیش ئەوانیش ئەو داعمەی ئێمە بکەن کە ئێمە بتوانین ئەم سنتەرە فراوانکەین. بەڕاستی ئەتوانم پێت بڵێم یعنی دەستەیەک لە دکتۆر و پزیشک و کارمەند و ئیداری و کاجێڕ و تا کارگوزارەکەش لەوێ وجودێتی هەیە لە هەر وڵاتەی کتێبە بە ئاڵتون ئەیان کڕن ئەمانە. ئەوەی ئێمە ئێستا کە ئەگەر ڕێگر بێ لەوەی کە نەتوانین یاخود عددێکی زیاتر نەخۆشکەین تەنها نەبوونی بینایەکی گەورەترە و ئینشاءڵڵا لە پلانمانایە ژمارەی ئەو بێدانی یاخود ئەو تەختانی کە ئێستا هەمانە لە داهاتوویەکی نزیکا بیکەین بە 3 ئەوەندە ئەو کاتە دڵنیا بە هیچ نەخۆشێک پێویستی نییە و ئێستش ئێمە لە ڕووی زانستی توانای ئەنجامدانی هەموو جۆرەکانی چاندنەوەی مۆخی ئێسکمانە لەناو نەخۆشخانەی هیوە و بەردەوامیشیان ڕۆژانە. بەڵام دەست خۆش دکتۆریات زۆر سپاس کە لەگەڵمانە بووی هەر بژی بۆ قسەکانت بەڕاستی ئەم جۆرە داهێنانەوە ئەو ئەم جۆرە پێشکەوتنە کە ئیتر نەخۆشەکانمان پێویستی بە دەرەوەی وڵات نییە مای دەستخۆشی هەر بژیت کە لەگەڵمانە بوویت. هەر بژیت. ڕاستان بەڕاستی مای دڵخۆشیە کە ئەم جۆرە پێشکەوتنە لە کوردستان کە ئیتر پێویست نەکان نەخۆشەکانمان ئەو هەموو ڕێگایە ببڕن بۆ دەرەوەی وڵات و زۆر جاریش تووشی کێشە ئەبن و کاتێکی زۆر بەسەر ئەچێتەوە ئەگەنە شوێنی مەبەست. بەڵێ جالیندا هەر بەڕاستی کاتێک کە سەردانی نەخۆشخانەی هیواکەی کۆم ئەو ڕێژە زۆری نەخۆش کە ئیبینی ینی نەخۆشێکی زۆری شێرپەنجە بێگومان لێرە هەیە بەشێکی زۆریان ڕەنگە دۆخیان لە بارێکی خراپی شاوێ بەڵام سەرباری ئەم بابەتە چەندێک کە بێت تااقەتەبی بە دۆخیم نەخۆشانی یەک شدوات لێکا کە هیوایەکت بۆ بگەڕێتەوە بەڕاستی ینی من کە بیر لە نەخۆشخانی هیواکەمەوە ئەو شتە هیوان بۆ گەڕێنێتەوە لە نێو نەخۆشخانە جوانە ویژەوەی کە ئەبینی ئەم کارمەندانە چەند بەدڵسۆزی کارەکەن ئەو پزیشکانە چەند بەدڵسۆزی کارەکەن بۆی کە ئەو پرۆسەی ئەو نەشتەرگەری ئەو نەخۆشە پێویستێتی لە زووترین کات و بە باشترین شێوە بۆی بکەنی بەڕاستی کەوا بینم دڵسۆزی و کارمەندانە بینم زۆر ئەچمە ینی زۆر دڵخۆشە بم بەڕاستی بم بابەتە. وردە ئەچینە لای بابەتی سەرەکی ئەمڕۆمان کە بریتە لە بابەتی فتق ئەویشێکێکە لەو بابەتانی کە گرنگیەکی زۆری هەیە وەکو هەموو ڕۆژەیە کۆمەڵێ هەواڵی تایبەتمان سەبار بە باسەکە هەیە باەکەم جابچین لای هەواڵەکان و دواتر کەمێک گفتوگوی لەسەرەکەی فەرموو.
توێژینەوەیەکی هاوبەشی کۆمەڵێک زانکۆی جیهانی کە لە گۆڤاری فرۆنتیرز بڵاوکراوەتەوە ئاشکرایەکە کە ئەو کەسانەی دووچاری فتقی بنڕان بوونەتەوە پێویستیان بەلایانی کەمەوە تا 10 ساڵ چاودێری بکرێن ئەمەش لەبەر مەترسیەکانی دووبارە توشبوونەوە بە حاڵەتەکە لەو مەودایەدا. فتقی بنڕان ئەو جۆرەیە کە تیایدا شانە یاخود چاوری ناوسک یاخود بەشێک لە ڕیخۆڵە لە دیواری سکەوە دێتە دەرەوە بە ناو پێکهاتەیەکی بنڕاندا تێدەپەڕێت بە ناوی ئینجونیۆل کەنڵ. پسپۆڕانی توێژینەوەکە ئاماژە بەوە دەکەن زۆرێک لەو کەسانەی تووشی ئەم جۆرە فتقبوون و نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە لە مەترسی دووبارە توشبوونەوە بە حاڵەتەکەدا دەمێننەوە تا تێپەڕبوونی 10 ساڵ. بەپێی ئامارەکانی توێژینەوەکە شارەزایان ڕای ئەگەیەنن کە لە کۆی 242 بەشدار بووی توێژینەوەکە نزیکەی 95 یان پێویستیان بە تێپەڕبوونی 10 ساڵ هەبووە تاوەکو بە تەواوەتی ڕزگاریان بێ لە حاڵەتەکە. پێش تێپەڕبوونی ئەم کاتە دووچاری زنجیرەیەک لە حاڵەتەکە بوونەتەوە. زانایان جەخت دەکەنەوە لەوەی بەشێک لە حاڵەتەکانی توشبوون بەم جۆرە فتق هیچ نیشانەیەکی نەبووە و نەتوانراوە بە ئاسانی دەستنیشان بکرێت. بۆ مەبەستە زانایان پێویستیان بە بەکارهێنانی ئامێری سۆنار هەبووە لە پێناو دەستنیشانکردنی وردی حاڵەتەکە و دیاریکردنی چارەسەری گونجاو. دەرەنجامی ئەم توێژینەوەی دەری دەخا کە پێویستە فتق پشتگوێن نەخرێ ئەگەرچی حاڵەتەکە مەترسیدار نەبێ و چارەسەر و نەشتەرگەری بۆ ئەنجام درابێ. پێویستە چارەخوازان تا تێپەڕبوونی چەندین ساڵ بەردەوام بن لە ڕاوێژکردن بە پسپۆڕە تایبەتەکەیان. هەروەها سەرنجە خەنە سەر ئەوەی کە پسپۆڕان نیشانەکانی بوونی ئازار لە ناوچەی نێوان سک و ڕان پشتگوێ نەخەن بە تایبەتی ئەو جۆرە ئازارانەی کە لەگەڵ پژمین و لەگەڵ کۆکەدا زیادە بن. کەواتە ئازیزانم بەم شێوەیە زانیمان کە فتق ئەو حاڵەتەیە کە بەشێک لە چاوری یاخود لە شانە یاخود بەشێک لە ڕیخۆڵە لە دیواری سک یەتە دەرەوە کە حاڵەتێکە کۆمەڵێک هۆکاری هەیە یاخود بە کۆمەڵی هۆکار کرێ بڵین کە هەنێک کەس زیاتر ئەگەری توشبوونیان هەیە بۆیە ئەتوانین بڵێن کە خۆپاراستنێکێکە لە ڕێگا زۆر باشەکان بۆ ئەوەی کە دووربین لە حاڵەتەکە و جیالەوەی کە زۆر جار کە لە وەک لە هەواڵەکە باسمان کرد کە دکتۆرەکان تاوەکو کۆتایی حاڵەتەکە نەیانزانیوە کە نەخۆشەکە فتقیەتی کە ئەمە نیشتێکی خراپە لەبەرەوەی هەر نەخۆشیەک کە نەخۆشیێکی بێدەنگ بوو ئەچێتە پۆڵێنی نەخۆشیێکی خراپەوە چونکە کاتێک کە بێدەنگە بروردە بەرەو خراپی ئەڕوا کەسەکە نازانێت. ڕاستە جاریندا بۆی کە زۆر بە ئاسانی فتق لە خەڵک تێبگەێنی نمونەیەکی باشم پێەیە هەمومان بە مناڵی یاریمان بە تۆپ کردو تۆپێنمان کردووە و هەمووشمان پاسکیلمان هەبوو بەشێکی زۆرم پاسکیل سواریمان کردووە. باشترین و ئاسانترین نمونە بۆ بابەتی فتق ئەم جۆرە بەراوردکاری ئەویژەوەیە کاتێککە تای پاسکیل زۆر هەوای تەیەکەی زۆرجار لە شوێنێکی گڵوپەکە بەڵێ و ئەبێتە هۆکاریەوە کە تایەکە بتەقێەوە تۆپیش هەمان شێوە هەمان شتیتیایە کاتێکە ئەو بەشەی کە ڕووپۆشی تۆپەکە کراوە کە سێرەی لە شوێنێکەوە ئەدرێ تۆپەکە لە شوێنێک و گوبەکە و بڵقەکە بە هەمان شێوە. بابەتی فتقیش هەر وەک ئەم جۆرەیە کاتێک تۆ ئەم بەشەی سک کە پارێزراوە بە چینێک لە ماسوولکە چینێک لە پێست و چینێک لە چاوری ئەگەر بێت و ئەم چەند چینە لاواز ببێ بە یەکێک لەو هۆکارانی کە دوایی باسیەکەین کە قەڵەوی تایە جگەرە کێشانی تایە بابەتی دووجانی تایە دواتر بە وردیە چینە سەریان کە بە یەکێک لەم هۆکارانە ئەم چینی پارێزەرە لاوازە بێ بۆی هەیە ئەو بەشەی کە بەرپرسە لە پاراستنی ناوسەکە ناسراوە بە پۆلیسی ئەم منتیقەیە چینێک لە چاوریە و ناوسکوڕی خۆڵەکان و گەدە و کۆمەڵێ مولولەی خوێن لەگەڵ خۆیان ئەمانە هەمویان دەرچن و بڵقێک لەم شوێنەیە دروستەکەن کە زۆر جار لەگەڵ ئەوتێ لەگەڵ کۆکە و لەگەڵ پژمینە نەخۆشەکەس پێکا بەرزەبێتەوەیەوە خوارەوە. تەمان چەند جۆرێکی جیاوازی هەیە فتق ئێمە جۆرێکیمان هەیە جۆرێکی سەلامەتات بە دەستی نەخۆش خۆی ئەچێتەوە شوێنی خۆی کاتێکم فتقە گرفت دروستەکە کە ئەم فتقە بە دەست نەچێتەوە شوێنی خۆی و زۆر جار وای لێ ئەوەندە ئەو مولولەی خوێنە کەپسەکات ئەوەندە ئەیگرێ دەمی فتقەکە تووشی گانگرین و وشکبوون و خوێنبوون و چوونی بۆ دروستەکە کە بەڕاستی ئەمانە کۆمەڵی حاڵەتی زۆرن لەم فتقەوە دروستە بن و بۆیە پێشنیاریواکەم کە تاکۆتایی لەگەڵمانە بمێنن تا کوردەکاریم بابەتانە بزانین و دواترمانەش هەمووی پرسیار دەستخۆش ڕاستان بۆ ڕوونکردنەوەکەت اینجا هەواڵی دواترمان باس لە بابەتێکی ترەکەین ئەویش بابەتی بۆ ماوەیە بزانین ئایا بۆ ماوەی تا چنێک پەیوەندی بە فتقەوە هەیە ئایەکێکە لەو نەخۆشیانی کە لە ڕێگەی بۆ ماوەیەوە بگوازرێتەوە یاخود ئەگەر کەسە نزیکەکانی تووشی فتق بوو بێتن پێویستە کات خۆشی پشکنین بکات و ئاگاداری حاڵەتەکە بێت بۆ زانێری زیاتر با بێکۆ بچین بۆ لە ئەم هەواڵە فەرموون.
توێژینەوەیەکی پەیمانگای تەندروستی نیشتیمانی لە ئەمریکا ئاشکرای دەکات ئەو هۆکارە بۆ ماوەیانەی پەیوەندیان بە بەهێزی ڕیشاڵ و شانە و ماسوولەکانەوە هەیە بە شێوازێکی ناڕاستەخۆ ڕۆڵێکی بەهێز دەگێڕن لە زیادبوونی مەترسیەکانی توشبوون بە فتق. لە چوارچێوەی توێژینەوەکەدا پسپۆڕان هەستان بە ئەنجامدانی لێکۆڵینەوەی ورد لەسەر 243 هۆکاری بۆ ماوەی و 5 جۆری جیاوازی فتق. هۆکارە بۆ ماوەیەکان بەرپرس بوون لە بەرهەمهێنان و بەهێزی شانەکانی جەستە بە تایبەتی بەستەرە شانە و ڕیشاڵە کۆلاجینیەکان و ئەو ناوەندانەی دیکە کە پاڵپشتی ڕاگریکردنی ئەندامەکانی جەستاکەن. ئەنجامی توێژینەوەکە دەری خستووە ئەو کەسانەی کێشە و گرفتیان لەو هۆکارە بۆ ماوەیانەدا هەبێت کە بەرپرسن لە بەرهەمهێنانی ڕیشاڵەکان و ماسوولکە شانەکان بە شێوازێکی جێگیر و بەهێز ڕوبەڕۆی لاوازبوونی ئەو بەشانەی جەستە دەبنەوە لە ئەنجامی ئەمەشدا مەترسی توشبوون بە فتق زیاد دەکات. سپۆڕان جەختەکەنەوە لەوەی کە ڕیشاڵ و شانەکان و ماسوولکەکانی بەستەرەکانی جەستە بەرپرسن لە هێشتنەوەی ئەندام و چەوریەکانی جەستە لە شوێنی خۆیان. لاوازبوونی ئەم بەشانە ناجێگیری دروستەکە کە ئەمەش مەترسی توشبوون بە فتق زیاتر دەکا. لەلایەنی دیکەوە شارەزایان دووپاتی دەکەنەوە ئەو کەسانەی بەدەست قەڵەوی و ڕێژەی بەرزی BMI و چەوری و زیادەی سکەوە دەناڵێنن لە مەترسێکی گەورەتری توشبوون بە فتقدان. جا دەرەنجامی ئەم توێژینەوانە ئەکرێ ڕێنیشان دەربن بۆ دۆزینەوەی چارەسەری گونجاو و بە ئامانجگرتنی ئەو هۆکارانەی کە مەترسی توشبوون بە فتق زیاد دەکەن. پزیشکان لەم بارەیەوە ڕای دەگەێنن کە دۆزینەوەکان کەرتی تەندروستی نزیک دەکەنەوە لەوەی کە دەستنیشانی بکەن کێن ئەو کەسانەی لە مەترسیەکی گەورەی توشبوون بە فتقان و خۆپارێزی و چارەسەری گونجاویان بۆ دەست دەبەر بکرێت. ڕۆژ بە ڕۆژ زیاتر بۆمان دەرەکەوێت کە چۆن هۆکاری بۆ ماوەی ئەو شتانەی کە لە باوانەوە گوازرێنەوە بوونەوە یەک چۆن کاریگەریان هەیە بەسەر ئەو نەخۆشی جیاوازانی کە ئەم مرۆڤە لە مەودای تەمەنیا تووشێ بێ. یەکێک لەوانە فتقە. فتق وەکو چەند هۆکارێک بەرپرسن لەوەی کە دروست ببێ. یەکێک لەو هۆکارانە وەکو باسمان کرد لاوازی ئەم چینە بەرپرس و پارێزەرەیە کە ئەو ئەندامانی ناوە ڕاگیرەکە. ئەگەر بێت و گرفتێک لەو ماسوولکانە و لەو کۆلاجین و پێستە هەبێت کە ئەم ئەندامانی ناوە وەکو ناوسکوڕی خۆڵەکان ئەگرێ و لە شوێنی خۆیان ڕاگیرەکە. ئەگەر گرفتێک لە مەیە هەبێ ئەکرێ بێتە هۆکاری ئەم ئەندامانە لە ناوە بێنەوە دەرەوە و ئەم بەرزبوونەوە بڵقە دروست ئەمە یەکێکە لەو هۆکارانە. یەکێک لەو هۆکارانە بریتە لەوەی کە فشارێک و زەختێکی زۆری ناوەکی هەبێ بە نمونە لەو کەسانی کە کێشیان زیادە یاخود ئەو کەسانی کە کۆکەی بەردەوامیان هەیە یاخود ئەو کەسانی کە لای خۆمان زۆر باوە کێشێکی زیاد لە پێویست بەرزەکەنەوە زەختێکی زۆری بەشی ناوسک دروستە بێ بێتە هۆکار. جا هەر لەبەر ئەمە بابەتی بۆ ماوەی گرنگێکی زۆری هەیە و ئەگەر کەسێک کێشەیەکی کۆلاجینی هەبێ کێشەیەکی ئەوەی هەبێت کە ڕیشاڵەکانی ماسوولکەی زۆر بەیەک و تون نەوەستێن و هەست بە لاوازی بکە ڕەنگەمە لە مەودای دوورە هۆکارێک بێ بۆ یکەم کەسە زیاتر تووشی جۆر جیاوازەکان. ڕاستە بێگومان دەست خۆشڕاستان اینجا وەکۆی کە تۆ باست کرد قەڵەوی ئەکرێکێک لە هۆکارەکان بێ ڕێژەی بەرزی BMI یەکێکتر لە هۆکارەکان بێ کە ئەتوانین بڵین بۆ ماوەی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کارەکاتە سەر فتق بە شێوەیەکی ڕاستەوخۆ نییە لەبەرەوەی کارەکاتە سەر پتەوی ڕیشاڵەکان و کارەکاتە سەرەوەی کە کەسەکە قەڵە و بێت دووبارە کارێکاتە سەرەوەی کە زیاتر کەسە تووشی فتق بێت. جا لەوە چەند هۆکارێکی تری هەیە بەرمونە بە تەمەندا چوون ئەکرێ یەکێک لە هۆکارەکان هەژمار بکرێت بۆیە کاتێکە کەسێک وردە بە تەمەندا چێ پێویستەکە زیاتر ئاگاداری خۆی بێ چونکە لەگەڵ بە تەمەندا چوونە وردە ماسوولکەکان بەرەو لاوازبوون ئەچن کاتێککە ماسوولکەکانیش بەرەو لاوازبوون چوون بێگومان هەموو شوێنێک کە پارێزگاری پێوەیە بە نمونە سکمان بۆ ماسوولکەیە پارێزراوە ئەویش بەرەو لاواز بوو نەچێ بۆیە ئەبێت زۆر باشتر ئاگیان لە خۆیان بێ لە هەڵگرتنی شتی قورس و ئەم بابەتانە. لیندا هەواڵی داتومان باس لە جگەرە کێشانەکە جا شتێکی بیرهێنامەوە ئەڵێن جارێک لە پزیشێکی زۆر بە ئەزمون و پسپۆرە پرسن پێڵن خراپترین شت چییە خراپترین خو چییە کە مرۆڤ توانێت بیکا بۆ تەندروستی خۆی زۆر بیرەکاتەوە هێنێەوە ئەی با کۆمەڵ شتی خراپێتە خەیاڵی بەس دوایی بیرەکاتەوە لە جگەرە کێشان پێڵەن چۆن ینی شتێک نییە لە جگەرە خراپتر بۆ تەندروستی مرۆڤ ئەڵێ با هەیە بەڵام جگەرە ئەو شتەیە کە کار لەسەر زۆرترین و
بەربڵاوترین و جۆرە جیاوازەکانی ئەندامەکانی جستاکە، ینی هەر لە تەپڵی سەرەوە هەتا نوکی پێ کاریگەری هەیە. هەواڵی داهاتووشمان باز لەوە کە جگەرە کێشانی بەردەوام چۆنەکرێت کاریگەر بێت لەسەر ئەوەی کە لە مۆدا درێژە فتق لە کەسێکا دروست بکە. با پێ کۆچین لە هەواڵەکە و دواتر کە مێزانیاری بزانین. فەرموو. توێژینەوەیەکی پەیمانگای تەندروستی نیشتیمانی لە ئەمریکا ئاشکرایەکە کە جگەرە کێشان مەترسی دووبارە توش بوون بە فتق لە پاش ئەنجامدانی نەشتەرگەری زیاتر دەکات. سپۆران ئاماژە بەوە دەکەن جگەرە کێشان بەستەرەشانەکانی جەستە لاواز دەکەن. لە چوارچێوەی توێژینەوەکەدا بە بەشداری 649 چارەخواست کە بەهۆی توشبوون بە فتق نەشتەرگەریان بۆ ئەنجام درابوو دەرکەوتووە کە زۆرێک لەو چارەخوازانە مەترسی دووبارە توشبوونەوە بە فتقیان لەسەر بووە. سەبارەت بە هۆکارەکانی دووبارە توشبوونەوە بە حاڵەتەکە شارەزایان جەخت لەسەر 17 فاکتەری جیاواز دەکەنەوە کە لە نێوانیاندا جگەرە کێشان سەرەکی ترینیانە. ئەوان ئەڵێنەوە کەسانی کە جگەرە کێشن دووهێندە لە کەسانی ئاسایی زیاتر لە مەترسیدان. توێژەرەکان کێشەکە لەوەدایە کە جگەرە کێشان پرۆسەی ساڕێژبوونەوەی زیانەکانی جەستە خاو دەکاتەوە. ئەو مادەکیمیانی لە پێکهاتەی جگەرەدا پرۆسەی ئاسایی ساڕێژبوونەوە پەک دەخەن، لەلایەکی دیکەشەوە ڕێگری دەکەن لە بەهێزبوونی بەستەرەشانەکان. پزیشکان دووپات یەکەنەوە کە پێویستە لێکۆڵینەوەی زیاتر ئەنجام بدرێت لە پێناو تێگەیشتن لە کاریگەریەکانی جگەرە لەسەر دووبارە توشبوونەوە بە فتق. وەکەمکردنەوەی کاریگەریەکانیش پێویستە چارەخوازان پێش ئەنجامدان و دوای ئەنجامدانی شتەرگەری فتق بە دوور بن لە جگەرە کێشان. کەوایە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە جگەرە کێشان زیان بەوەش ئەگەیەنێت و پرۆسی ساڕژبوونەوە خاو دەکاتەوە کە ئەوەش یەکێکترە لە هۆکارەکانی کە کارەکاتە سەر فتق. بۆیە باشترین شت ئەوەیە کە کەسەکە دوور بێ لە جگەرە کێشان پێش ئەوەی فتقی توش ببێ یاخود دوای ئەوەی کە فتقیشی توش بووە لەبەرەوەی زیانی پێگەێنێت. ئەجا ڕاستان کۆمەڵێک ئامارمان هەیە گەر بۆمان باز بکەیت. زۆر باشە بەسەر چاوار بچین لە ئەماری ئەمڕۆمان و کۆمو جارێ هەر گرفتێکی تەندروستی باس کرابێ ئاماریش لەگەڵ یا باس کراوە. بێگومان باز لەوا کرێت کە ساڵانە نزیکی 32 ملیۆن و نیو کەس تووشی جۆرە جیاوازەکانی فتق بن. بێگومان جۆری جیاوازی زۆرە کە بە ناوبانگترینیان وەی کە زۆرترین جار تووشە بێ فتقی بنڕانەکە یەکێکە لە باوترین جۆرەکانی کە ئەشمباتە لای خاڵی دووەم کە باس لەواکە کە پیاوان زۆرتر لە مەترسیدان بەراورد بە ئافرەتان. ئەمە یەکێک لەو شتانی کە مشتومڕێکی زۆری لەسەر ئەمە ئەگەڕێتەوە بۆ شێوازی بنیاتنان و دروستبوونی جەستەی پیاوان. ڕەگەزی نێر کاتێک کە لە دایکە بێ سەرەتا گونەکانی لە بەشی سەرەوەی جەستایەتی واتە نزیک ناوک و ناوسکێتی دواتر وردە لەگەڵ تەمەدا ئەم گونانەدا ئاوەزنەوە چنەوە ئەو کیسەی کە بەرپرسە لە شوێنی خۆیان لێرە گرفتێک دروستە بێ ئەو شوێن و ڕێڕەوەی کە پیایە ئەڕۆن جۆرێک لە لاوازی دروستەکە دوایەوەی کە گونەکان پیایە ئەڕۆن. ئەم لاوازیە ئەبێتەوە کاریەوەی کە 175 هەتا 80 ئەگەری دروستبوونی فتق لەم ناوچەی بنڕانەیە زۆرترەکە. هەر بۆیە ئەمە بۆتە هۆکار بۆەوەی کە ڕێژەی دروستبوونی فتق لە نێو پیاوانە زۆرتر بێوەک لە ئافرەتان بەڵام بە دیاریکراوی ئەم جۆرەیەتی کە ئەم هاوسەنگی و باڵانسی تێجیاوە. خاڵی سێمان باز دەواکرێت کە ساڵانە 36 تا 50,000 کەس بۆ هێوی گیان لە دەسێن. ئەم 36 بۆ 50,000 کەسە ئەوانن کە باسم کرد کە زۆر جار ئەو فتقە ڕەش ئەبێتەوە لە بەرەوەی کە خوێنی بۆ ناچێ ڕەنگە بەشێکی ناوسکوڕی خۆڵی لەگەڵ خۆیان بردبێ ئەبێتەوە کاروی کە تۆ خواردنێگە خۆی لەبەر ئەوەی ئەو بەشەی ڕیخۆڵە گیراوە وەکو چۆن لادانێکی کاتی هەبێ لە هیچ نەڕات دوایەوە نەڕاتە خواردتر زۆر جار تووشی گیرگرفتی زۆر قورسە بنەبێتەوە کاریەوەی کە تەواو ڕیخۆڵیانە وەستێت هیچ خواردنێک ناڕاتە خوارە و نابێتەوە پاشماوە هەڵیش نامژدێ. ئەمانە زیاتر و کەسانن کە مەترسی گیان لە دەستدانیان بۆ دروستە بێ باست. ڕاستە دەست خۆشڕاستان بۆ ڕوونکردنەوە کات هەر بژیت. ئەجا ڕاستان من ئەمەوێ باسی هۆکارەکانی توشبوون بە فتقەکەن کە هەنێ هۆکاری هەیە ئەمەوێ بە کورتی بۆتان باز بکەم بۆی لاتان ڕوون بێت. یەکەم شت تەمەن ئەوەکو لە پێشتیشا پێم وتن کە تەمەن کاریگەری هەیە لەبەرەوەی کاتێکە مرۆڤ بە ساڵاچێت وردە ماسوولەکانی بەرە و پوکانەوە ئەڕوا ئەندامەکانی جەستەی بەگشتی بەرە و پوکانەوە ئەڕوا یەکێک لاوانش ماسوولەکانێتی بێگومانێمە ئەو بەشەشمان بە ماسوولکە پارێزراوە و ماسوولەکان کاتێک بەرە و پوکانەوە ئەچن واکات کە کەسەکە ئاسانتر تووشی حاڵەتەکە ببێت. سک بڕیەکێکترە لە هۆکارەکان چونکە وەکو هەمومان ئەزانین کاتێکە خانمێک سک پڕە بێت کۆمەڵێک کشان ڕوو ئەدات لەوێ لە ناوچەی سکا ئەم کشانە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە فشارێکی زۆر بکەوێتە سەر ناوچەکە و ئەوە بکە کە حاڵەتەکە ئاسانتر تووشی کەسەکە ببێت. پاش ماوەی نەشتەرگەری ئەکرێ بە یەکێک لە هۆکارەکان دووبارە هەژمار بکرێت چونکە ساڕێژبوونەوە کاتی ئەوێت
بێت بە تایبەت من لێرەوە پێتان ئەڵێم کاتێک کە نەشتەرگەریەک ئەکەن بە تەواوەتی لێ بگەڕن شوێنی نەشتەرگەریەکە ساڕێژ ببێتەوە بۆ ئەوەی دوور من لە حاڵەتێکی ناخۆش وەکو فتق. ئەنجا کۆکە و پژمەی درێژخایەن ئەکرێ هۆکار بێ ئەمە دووبارە فشارە. لە زۆربەی هۆکارەکان کە من ڕوونی ئەەکەمەوە باسی فشارەکەم چونکە فشار هۆکاری سەرەکیەتی چونکە هەر فشارێک بکەوێت ئەو ناوچەیە ئەگەر بێت و فشارەکە زەبرێکی زۆری هەبێ یاخود بەردەوامیەکی زۆری هەبێ کارەکاتە سەری و لاوانێ ببێت هۆی حاڵەتەکە. ئەنجا کێشی زیادەی جەستە و قەڵەوی ئەتوانین ئەوەش هەروەکو فشار لێکە دەینەوە چۆن خانمێک دووجیانە بێت و فشارێکی زۆر ئەڕوات ئەمەش هەمان شت کێشی کەسەکە کاتێک زیاد ئەبێت فشارێکی زۆر ئەکەوێتە سەر ناوچەکە و حاڵەتەکە دروستەکات. ڕاستە زۆر باشە لیندا دەست خۆش بێجا کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ ماوە کۆمەڵە پرسیاری تایبەت سەبارەت بە فتق ماوە بە تایبەتی ئەو پرسیارانەی کە ئێستا لە لای خەڵک دڵنیام هەن بابەتی بەرزکردنەوەی کێشی زۆروانە هەموویمان هەڵگرتووە بۆەوەی کە لە پزیشکی پسپۆڕیکەن لەگەڵمان ناتمێنن و چانیش کورد وەرەگرین دواتر وەڵامی هەموو پرسیارانە وەرەگرین. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆەوەی زیاتر باسی بابەتەکەمان بکەین کە فتقە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سعدون عومەر پسپۆڕی نەشتەرگەری گشتیمان کردووە. دکتۆر بەخێر بیت. هەر بژیت. دکتۆر ئەمە ڕێک لەوە دەست پێ بکەم فتق چییە بە گشتی؟ بە شێوەیەکی گشتی خۆی ئەگە پێناسەی فتق قین فتق بریتیە لە بوونی کونیەک یاخود لاوازیەک لە دیواری سکا ئەمە ئەو فتقانەیە کە لە دیواری سکا ئەبیندرێ. فتقێکی تریشمان هەیە کە فتقی ناوەکیە لە ناو سکا ڕۆیە ئەگەری هەیە لە بینی ڕیخۆڵەکان نابێ یاخود لە ناو پەنجکا بێت یا بە دەوری بڵین سوورێنشکا دروستە بێت ئەمەش فتقێکە زۆربەی کات بڵین نەخۆش نایبینێ نازانێ ینی تەشخیصەکەی لە ڕێی ناوزۆرەوە لە ڕێی مەتەنجاری وای ئاشیایی تەنووریەوە دەرەکەوێت بەڵام ئەو فتقانەی کە باون و زۆرن ئەو فتقانن کە لە دیواری سکا هەیە کە زۆربەی کات نەخۆش ئەیبینێت و خۆی بۆ حاڵەتە سەردانی پزیشکی پسۆڕەکە. بەڵێ دکتۆرەوەی کە زۆر لە ناو خەڵکا باوە جۆری فتقی بنڕان و لاڕان زۆر خەڵک پێی ئاشنایە و پێی وایە هەر لەو ناوچەیەشە فتقەیە بەڵام لە ڕاستیە ئێمە لە کۆمەڵە شوێنی جیاوازیشە فتق دەرەکەیەوە خۆت باسەکرێ لە ناوی جستەیە فتق ڕووبە ئەگەر هاوکارانیشم لەگەڵ ما بن وێنێکمان ئامادە بوو سەبارەت بە ئەو شوێنە جیاوازانی جستە کە لەسەر ڕووکەشی جستە ئەکرێ فتق تیا ڕووبە لەمە پێم خۆشە سەرەتا خۆت پێ ماڵی شوێنە جیاوازەکانی دروستبوونی فتق لەکوایە؟ بەڵێ فتق لە دیواری سکا ئەگونجێ لە بنڕانە دروست بێت کە ئەوە بابەتێکی باوترینە بە تایبەتی لە پیاوانە. بەڵێ و فتقی لاڕانیشمان هەیە ئەمان عادەتەن لە ئافرەتی زۆر بە تەمەنا ڕەنگە ڕووبە. فتقیشمان هەیە لە ناوکایە ئەوە جاری وایە کە لە مناڵە مەسەلەن کە لە دایکە بێ حاڵەتێکی زیکما کە مەسەلەن کە دروست بووە فتقەکە زۆر بکاتەوە فتقانە مەترسیان لەسەر نین شکات تا تەمەنی 4 ساڵ 5 ساڵ لەسەری ئەوەستین زۆربیان خۆی چاکە بێتەوە. فتقمان هەیە لە دەوری ناوکە بە دەوری ناوکەکەیە ئەبێ ئەمەیان زیاتر باوترە لە تەمەنی گەنجا کە ڕوئەیە و زیاتر لە ئافرەتانە دروستە بێ و دوایی باسی هۆکارەکانی شەکەین. فتقیشمان هەیە ئەکەوێتە سەر و ناوکەوە کە پێڵین فتقی سەر مەعیدەی پێڵێن لەو ناوەشی پێوترێ ئەم فتقەشمانەیە. حاڵەتی فتقی ترمان هەیە کە لە شوێن نەشتەرگەریە دروستە بێ کەسێ پێشتر نەشتەرگەری بۆ کراوە بە تایبەتی نەشتەرگەری کردنەوەی سک ئەگەری هەیە تووشی فتق ببێت. فتقمان هەیە لە کەلەکەیە دروستە بێ فتقمان هەیە لە بینی کەلەکە و ناوەڕاستی سکا دروستە بێ. ئەم جۆرانە عادەتەن کەمترن بەڵام باوەکەیان فتقی بنڕانە فتقی دەوروبەری ناوک و ناوکە لەگەڵ فتقی شوێنی نەشتەرگەریە. دەستخۆش دکتۆر باباسێک لە هۆکارەکان بکەین. هۆکارەکان چین کە کەسەکە تووشی فتقە بێت؟ بەڵێ هۆکاری سەرەتا باسیەوەکین هۆکارێکی مەسەرەن زیکماک مناڵێک لە دایک ئەبێ ئەگەری هەیە فتقی ناوک یاخۆی فتقی بنڕانی هەبێت ئەمە تقریبەن ئەتوانین بڵێن لە 100 تا 5 ئەم ئەگەرە هەیە. فتقی بنڕان یەکسەر باس لە نەشتەرگەری ئەکرێ بەڵام فتقی ناوک پێویست بە نەشتەرگەری ناکە. هۆکاری ترمان هەیە مەسەرەن بۆ نمونە ئەو کەسانی کە ئیشی قورسەکەن ئەوانی کە ئیشی قورسەکەن ئەگەریان هەیە تووشی فتق ببن بە تایبەتی فتقی بنڕان لە پیاوانە لە ئافرەتانیشا بە هەمان شێواز ئەوانی کە ئیشی قورسەکەن یاخود ئەوانی کە چەند جارێک دووگیانیان کردووە دیواری سکیان تەنکە بێتەوە شڵە بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی فتق و بە تایبەتریان فتقی دەوروبەری ناوک.
ئەو کەسانی کە بۆ نمونە کۆکی درێژخایانیان هەیە بە بەردەوام ئەم کۆکەیە ئەبێتە هۆی زیادبوونی پەستانی ناوسک و بە هەمان شێوە دروستبوونی فتق. ئەو کەسانی کە بۆ نمونە قەبزیان هەیە لە کاتی سەراوکردنا دایمن ئەبێ زەختێک و قوتێ بکەن بە هەمان شێوەمانیش مەترسیان هەیە یاخود ئەوانەی کە تووشی حاڵەتی پرۆستاتە بن لە کەسە بە تەمەنەکانە کە زوو تووشی گیرانی بڵین میزە بن ئەمانش ئەگەریان هەیە و ئەو کەسانی کە وەرزشەکەن بە تایبەتی هەڵگرتنی ئاسن یاری قرس و ئەمانە ئەگەر بە شێوازێکی تەندروست و لەژێر ڕێنمایی بڵین ڕاهێنەرێکانە بێ ڕەنگە بێتە هۆی دروستبوونی فتقی ناوک یاخۆ فتقی بنڕان ئەمە زیاتر هۆکارەکان. دکتۆر پێم خۆشە وردە دانە بەدانە باسی هۆکارەکان بکەین وە لە هەمووی گرنگترەوەی کە زۆر جێ باە خەبابەتی بەرزکردنی وەزنێکی زۆر و کێشێکی زۆرەوەی کە زۆر لە ناو هاوڵاتیان باوە. پێم خۆشە پرسیار سەبارەت بۆ بکەم کە کەسانێکەن پیشەکەیان واخوازێکە کێشێکی زۆر بەرزکەنەوە کارگوزار بن لە شوێنێک ڕەنگە پێویستیان بۆ بێ یان وەک خۆت باست کرد ئەو وە جوانانی کە لە نێو هۆڵە وەرزشەکانە کێشێکی زۆر بەرزەکەنەوە بووە بەمبەستی جوانترکردنی جەستەی خۆیان چی ڕێنماییەکەت هەیە چ ڕێکارێک هەیە ئایا لە شێوازی هەڵگرتنی و کێشەکەیە یاخود لە بڕی ئەو کێشەیە ژمارەی دیاریکرامان هەیە بە بەراورد مەسەلەن بە توانە و بە قابلیەتی جەستەی ئەو کەسە کە بۆی تووشی ئەم بابەتی فتقە نەبێ. طبعا ئەگەر لەژێر ڕێنمایی ڕاهێنەرەکەی خۆیان بێ و بە تەدریجی ئینسانەوە نیە وردە و دەتاک و ماسوولکە پیاکە بەڵێ ئەجا ئێمە جاری وایە نەخۆش دێتە لامان بە وەزنێکی زۆر دەستی پێ کردو و تووشی فتق بووە ئەگەر بە تەدریجی دەست پێ بکە ئەم ئەگەرە مەسەلەن کەمە بەڵام وەکو وەزنێکی دیاریکرا و ینی ئێمە ناتوانین بڵێن لە ڕۆژزانستیەکە وەزنێکی دیاریکراومان هەیە بڵێ لەوە زیاتر نابێت کە ئینسان وردە کە ماسوولکەی پیا کرد ئەگەر لە سەرەتایە وەزنێکی کەمی هەڵگرتو دواتر ڕەنگە توانای وەزنێکی زیاتری بێت تا تۆ ماسوولکانە و بەقوت بێ لەو شوێنەیە ئەگەری دروستبوونی فتقت کەمترە بەڵام ئەگەر لە توانای خۆ زیاتر کە وەزنێکت هەڵگرت و لەژێر ڕێنمایی ڕاهێنەرێکان نەبیت بە دڵنیایەوە ئەو ئەگەرە لە تۆیا زیاتر ئەی بۆ کەسانی دکتۆر کە پیشەکەیان وایە هەرخۆیان کارەکەیان واخوازێک وەزنێکی ئێمە چیمانێ ئەوانەی کە مەسەلەن بۆ نمونە ئیشێکی زۆر قورسیان هەیە دایمەن ئەوە ئەڵێن ئەگەر تووشی فتق ببوو جارە تا ماوەیەکی باش نابێ ئەو ئیشە بکاتەوە ینی لە دوای نەشتەرگەری مدەی جاریوە مانگێک بۆ 3 مانگ دوو یەخینەوە لەو ئیشە ئەگەر بتوانێ مەسەلەن ئیشەکەی بگۆڕێ باشترە. هەندێک نەشتەرگەری هەیە کە بۆ فتقیەکەین ینی چۆنەڵی ئەو مەترسی لەسەر کەمە بێتەوەش کە بە تایبەتی ئێمە نەشتەرگەریەکان ئێستا حاڵەتی دانانی شەبەکەمان هەیە ئەمە یارمەتی دەرێکی باشە ئەگەر توانی ئیشەکەی بگۆڕێ باشتر ئەگەر نەیتوانی مەسەلەن هاوکارێکی هەبێ لەگەڵ یابەوەی کە یارمەتی بات کە مەسەلەن ئەو کێشە ئەو وەزنە زۆرە هەڵ نەگرێت و ئینسانیش بۆ نمونە لە تەمەنێکی گەنجیە دایمەن توانای باشترە تاکو مەسەلەن بکاتە تەمەنێکی زۆرەوە و مەسەلەن وەزنێکی قورس هەڵگرێ بە دڵنیایەوەوانە مەترسیان لەسەر بێ. دەستخۆش دکتۆر لە قسەکانی خۆتەوە کە باست لە جۆرەکانی کرد ئەمەوێ باسی ئەومان بۆ بکەی کام جۆری فتق زۆر مەترسیدارە وەلایەکی ترەوە کام جۆری فتق کەسەکە هەستی پێ ناکات واتە تاوەکو ماوەیەکی زۆر کەسەکە فتقی هەیە و نازانێت حاڵەتەکەی هەیە. خۆی مەترسیدارەکە ئەوەیە هەر کاتێک فتقێک کە ڕیخۆڵە بچێتە ناویەوە ئێمە وەکو مەترسیدار سێریەکەین مەترسی ئەومان لەسەرە کە گیران دروست بێ بە تایبەتی فتقی ناوەکو لەگەڵ فتقی بنڕان ینی ئەم حاڵەتانە ئێمە دایمەن هەر بە نەخۆشەکاری ناڕی ئەگەر هەستەکەی فتقەکەت گەورە ئەبێ و دوایی دەستی لێی ئەگەڕێتەوە گوێل لە دەنگێک هەیە وەکو دەنگی ڕیخۆڵە وایە ئەمە ینی چۆنەڵی تا زوو نەشتەرگەری بۆ بکەی باشترە بۆ یەکە ئێمە لەو مەترسیە دوورکەوینەوە کە حاڵەتی گیرانی ڕیخۆڵە دروستە بێ و تەنانەت دەگاتە قۆناغێک ڕیخۆڵەکە خوێنی بۆ ناچێ و ڕەشە بێتەوە دوای پێویست بە لابردنی بەشێک لە ڕیخۆڵەکە ئەمە لە هەمویان مەترسیداترە بەلای ئێمەوە. باشە دکتۆر هەر لە قسەکانی خۆتە باست لە ڕەشبوونەوە و بابەتی مەترسی زۆر گەورە کرد کەسانێکن فتقەکەیان فەرامۆشەکەن گوێی پێنایەن ڕەنگە پێیان وابێ هەر شتێکە لە ژێر پێستۆکەیان و بەرز بۆتەوە و گوێی پێنایەن سیرەکی وای لێ دوای ماوەیەک ڕەشە بێتەوە و هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کە پێم وابێ مولو لە خوێنەکانی گرتووە نایڵی خوێن بۆ بەشەی گەدە بێ یاخوتەر چیەک لەو فتقەیە هەبێ چارەسەری ئەمانە چییە هەموو کاتێک نەشتەرگەریە؟ بەڵێ ئێمە چیمان هەیە فتقمان هەیە کە حاڵەتی کتوپڕ نییە کە نەخۆش مەسەلەن دێڵێ دکتۆر هەستەکەم لێرەیە شتێک بەرز بێتەوانێ و ئەمە حاڵەتێکی کتوپڕ نییە مەسەنجارێت ئەگەڕێتەوە شوێنی خۆی طبعا ئێمە بەپی پلانێک ئەو کاتە پلانی بۆ دانی چکە بیرمان نەچێت فتق چارەسەرەکەی نەشتەرگەریە ڕێگای ترم نییە هیچ ڕێگایەک نییە مادام هەن نەشتەرگەریە هەتا زوو بکرێ باشترە بۆ لەو ماکانە نەجاتی بێکە کە لێ ترسین
ئەگەر لە حاڵەتێکە هاتە لای ئێمە حاڵەتەکە گەیشتووە ئەوەی کە پێستەکە مەسەلەن بۆنە ڕەنگی گۆڕابێ ڕقیەک دروست بووە و کە دەستی لێین ئەو فتقە ناگەڕێتەوە یەکێک لەو ئەگەرانە کە دامان ناو ڕیخۆڵە لە ناویا بێ ئەم حاڵەتی دروست کردووە گیرانی دروست کردووە ئەگەری دووەم هەنە جار بە تایبەتی فتقی دەوروبەری ناوک لەوانەیە چوری سەڕی خۆڵە بچێتە ناوی ئەویش بە هەمان شێوە کە ئەویش قابلە بۆەوەی کە لەوانەیە خوێن هاتو چۆن نەکات چونکە دوجار کە فتقێک ئەگیری وەکو حاڵەتی خنکان وایە وەکو کەسێک دەستە نابێتە ملیەوانی ئەو نێڵی ئۆکسجینی وەرگریوانی هەناسە نایە طبعاً شین و مۆرە بێتەوە ڕەنەکەی ئەگۆڕێ لەبەرەوە ئەگەر نەخۆشێک گەیشتە ئەو قۆناغە خۆی یەکسەر ئەگاتە لای دکتۆر سەردانی خستەخانە کاش کازانێ ئازاری هەیە بەڵام ئێمە دایمەن بە نەخۆش دەڵێن ڕێنمایی ئەکەین کە هەوڵ بن نەگاتە ئەو قۆناغە بۆ ئەوەی کە ئەگەر حاڵەتی کتوپڕ هاتە پێشەوە تۆ نەشتەرگەریەک لە حاڵەتێکی ساردا بیکەیت پلانی بۆ دابنی سەرکەوتوترە لەوەی کە لە حاڵاتێکی کتوپڕا بۆ نەخۆشی بکەیت دەستخۆش دکتۆر دکتۆر باسێکمان لەوە بۆ بکەی کاتێکە بە دوواداچوونم بۆ کرێکێک لە هۆکارەکان کۆکەی بەردەوام تایە هەبوو ئایا بەڕاستی کۆکەی بەردەوام ئەکرێ ببێتە هۆکارێک بۆی کە فتق لە کەسەکەی دروست بکات بەڵێ بەڵێ و کەسانی کۆکەی بەردەوامیان هەیە بە تایبەتی لە کەسی بە تەمەنەکانە ئەوانی کە جگەرە ئەکێشن دایمەن سنگیانەوە نییە چۆنەڵی خیزەخیزی هەیە و کۆکەیان هەیە ئەمانە ئەگەریان هەیە تووشی فتق بن ئێمە زمان بە تایبەتی جگەرە کێشان لە پیاوانە زۆرترە بە ڕێژەی یەکەم لەبەرەوە ئەوان ئەگەری فتقی بنڕانیان زیاترە ئەمە پێڵێن ڕسک فاکتەرێک یعنی فاکتەرێکە یان کە یارمەتی دەرە بۆ دروستبوونی فتق یاخود لەوانەیە کەسەکە فتقێکی بچووکی هەبێ بە بۆنی ئەوە فتقەکەی گەورە ئەبێ ڕیخۆڵەیەتە ناویەوە تووشی حاڵاتی کتوپڕیەکە بە دڵنیای شۆکارەکەم دکتۆر لە هەنێک لە سەرچاوەکانە بە تایبەتی لە جۆری فتقی بنڕانە باز لەوە کرێکە هەنێکیان پەیوەست بوون بە دروستبوونی گیرروگرفتی نەزۆکی و بابەتەکانی تر بە هۆکاری گیرانی ئەو کەناڵی کە بەرپرسە لەوەی کە سپێرم بێنێ لە پیاوانە تا چەندێن بابەتە ڕاستە تا چەندێ زانستی ئەم دۆخە بەڵێ ئێمە فتقی بنڕان سێ قۆناغی هەیە طبعاً قۆناغی سەرەتا ئەوەیە تەنها بەرزبوونەوەیەکە قۆناغی دۆم ئەوەی کە دێتەوە بەلای تورەکەی گون قۆناغی سێمەی کە بەردەوام لە ناو تورەکەی گونەکەیە پێڵەن سکرۆتڵ تایپ هێرنیای پێڕن ئەمە جۆرێکی ئیتر فتقێکی گەورەیە ئیتر بەشێک لە ڕیخۆڵەکانی تایە بۆ ماوەیەکی زۆر ئەو ڕیخۆڵانە لەوێ ئەمێنێتەوانیە و ناگەڕێتە ناو بەڵام نەگەشتۆتە ئاستی گیران یعنی نەخۆش وەکو ناڕەحەتیەکەی تەنهاز بە قورساییەک و ئازارێکی کەمەکان نەگەشت ئاسیگیران ئەم گەورە بوونی ئەم منتەقەیە بە بەردەوامی پەستانێکی دروست کردووە لەسەر هێلکەدا لەگە بڵین گوناکە و لەگەڵ ئەو دەمارانە ئەوەیە کە وای لیەکە اینجا گەرمیەکە بەخشێ بۆ منتەقەیە کە بەپێی نەزانستیەکان ئەوەیە هەر گەرماییە بۆ منتەقەی هێلکەگون بڕوە ئەگەری دروستبوونەوەی بڵین دروستبوونی سپێرمی هەیە دوایەوە ئەو هێلکەگونە بەرەو پوکانەوە ئەڕوە ینی هاتوچۆی خوێن زۆر باش نابێت لەو شوێنەیە بەرەوە ئەوە بڵێ یەکێک لەو ئەگەرانەیە کە احتیمال هەیە دروستی بکە بەڵام لەو جۆرەی کە باسم کرد کە جۆری سێهەم و بۆ ماوەیەکی زۆر لەوێ ئەمێنێتەوە دەستخۆش دکتۆرێکێک لە پرسیارەکان کە هێتارە و لە قسەکانی خۆتەوتت کە تاکە چارەسەر بۆ فتق نەشتەرگەریە ئایا هەموو جۆرە فتقێک پێویستی بە نەشتەرگەری ئەگەر کەسەکە بێخەمی لێ نەکات و زوو بێ بۆ لای پسپۆر چارەسەری ئاسانترمان هەیە خۆی سەریکە ئێمە ئاڵین فتق نەشتەرگەری چکە دراویەک هەیە کونیەک هەیە یعنی تۆ ئەبێ ئەو دراوی من هەموو جارێک بە نمونە بۆ نەخۆش ئەڵم تۆ کە قوماشێکت هێنا دڕا حالەکەی دوورینەوەیە وانە لەبەرەوە ئەمە ئەبێ بدورێتەوانێ ئەم کونە نەیەڵیتەوانێ دوو حاڵەت ئێمە دایمەن مەسەلەن بۆ نمونە فتقی مناڵ کە تازە لە دایک ئەبێ وتمان بۆ ناوک تا 4 ساڵ توانین لەسەری بۆستی بۆ مەرجەی فتقەکەی گەورە نەبێ شکا خۆی زۆربەی داخرێتەوە ئەمە لەسەری ئەوەستی و چارەسەری ناوێ کەسێک بۆ نمونە تووشی جەڵتەی مێشک بووە تەمەنێکی کردووە لە جێگایە کەوتووە هەڵسوکەوتی نەماوە فتقێکی هەیە بەڵام ئیزعاجی نەکردووە ئەمەش ئەڵێن دەستکاری ناکەین بەس ئەمە ئەوە ناگەینە کە چارەسەری فتقەکەکەم لەبەرەوە هیچ ڕێگایەکی ترمانی غەیری نەشتەرگەری ئەگەر بچووک بێ فتقەکە یاخود گەورە بێ چارەسەرەکەی بەس نەشتەرگەری جای من دایمەن ئەڵێن ئەگەر هەتا بچووک بێ نەشتەرگەرێکە ئاسانترە نەتیجەکەی باشترە ئەگەر گەورە بێت تۆ ئەگەری هەیە مەسەن ئەم فتقە جارێکی تر دروست بێتەوانێ ڕاستە لەبەرەوە بۆیە تا سەر لە زووە تۆ فریای بکەیت و چارەسەریکەی ئەنجامەکە لەلا باشترە بێ باشە دکتۆر ئێمە هەمیشە شتێک هەیە لە دنیای پزیشکیە پێویستە پزیشک و ئەوانەی کە لە بابەتی پزیشکیا ئیشەکەن وردەکار بن لەوەی کە چی لە نێو کۆمەڵگەیە باوە لێکدانەوەی پزیشکی بۆ کرێسەوەی کە
زۆر جامە بیستومە لە ناو کورداوا باوە ئەوترێ هاتو هاوار و قیژە قیشکردن و ئەمانەیەکێکن هۆکارانەی کابنە هۆکای دروستبوونی فتق یاخود خراپترکردنی فتق ئەم قسانە تا چەند نێزانستین تا چەندێ پێوەدیان ئێمە دایمەن ئەڵێن هەر شتێک پەستانی ناوسک زیاب بکە بەڵێ بۆ نمونە کەسێکە فتقێکی هەیە خۆی فتقێکی هەیە مەسەرەن هاوارەکە مەسەرەن زەختێکی ناوسکی زیاد ئەبێ زۆر بە ئاسانی ڕیخۆڵەیەتە ناو فتقەکەیەوە ڕیخۆڵە لەبەرەوە ئەبێتە یارمەتی دەرێک بۆ ئەوەی کە حاڵەتەکەی خراپتر بکە بەڵام بۆ مەرجە و نەخۆش مەسەڵەن کەسە فتقێکی هەبێت ئەگەری هەیە مەتەم تووشی ئەو ماکانە بێت کە ئێمە وەکو باسمان کرد لە فتقە هەیە بەڵێ دەستخۆش دکتۆر ڕێنمایی چێ بۆ بینەرانمان بۆ ئەوی لە حاڵەتەکە بە دوور بن و خۆپارێزی بکەن طبعا ئێمە دایمەن ئەوڵین یەکەم شت کە نەخۆش هەستی کرد فتقی هەیە سەردانی پزیشکی تایبەت بکە لە بواری فتقان سپۆری نەشتەرگەری گشتیە بە تایبەتی بۆی کە تەقیمی حاڵەتەکەی بۆ بکە و پلانێکی بۆ دابنێ بۆ نەشتەرگەری ئەمە یەکەم شتەکە فتقەکەی توش بوو بەڵام ئەگەر فتقی توش نەبووە و نەی بووە ڕێنمایەکان ئەگەڕێتەوە بۆی کە کردوشی ئەگەر بۆ نمونە هەوکردنێکی سیەکان بوو کۆکەی بۆ دروست بوو چارەسەری بکە حاڵەتی قەبزی هەبوو چارەسەری بکە ئەگەر ئیشەکەی قورسە هەوڵبات هاوکاری دەوروبەری هەبێ بووی کە بەردەوام ئیشی قورس ناکات بە تایبەتی ئافرەتان کە دوایکردنی چەند حملێک مەسەرەن بۆ 3-4 حمل سکیان مەسەرەن دیواری سکیان تەنک بۆ تۆ لە ماڵەوە مەسەرەن کومبار و فەرش و بڵی غاز و هەمیشانە ئەکەن ئەمانە یارمەتی دەرەبەوەی کە تووشی فتق ببن بۆی کە بیپارێزین ئەبێ دوورکەونەوە لەو شتانە دەستخۆش دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت زۆر بەخێربیت هەربژیت ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ هەتا بەرنامەیەکتر بە خواتان ئەسپێرین هەر تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێت